بەڵێ سانە دەستخۆش بۆ زانێرەکانت ئێمە بەردەوامە بین ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەمان بەسپاسەوە لەگەڵ میوانەکەمان لە شاری کەرکووکەکەین. سانە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لەلایەن لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکردەوە و لە شاری کەرکووک گڕ و تینێکی زۆر هەیە و گەورەترین کارنەڤاڵ لە شاری کەرکووک بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەچێت بۆ ناساندنی کاندیدەکانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک. وەک ئاماژەم پێ ئەمڕۆ گەورەترین کارنەڤاڵ بۆ مەبەستە لە شاری کەرکووک ئەنجامەدرێت. بە سوپاسەوە بەڕێز مازن غەریبمان لەگەڵایە کاندیدی ژمارە 7 لە لیستی 222 یەکێتی لە بازنەی شاری کەرکووک. کاک مازن بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. سەرەتاگەر بۆمان دووبارە بکەیتەوە ژمارەی کاندیدبوونت لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و سیڤیەکەتمان پێشکەش بکەی بە کورتی. زۆر سپاس. بەیانی جەناب شتان باش، بەیانی هەموو بینەرانی کورسات باش. من مازن غەریب عەبدوڕەحمان عەبدوڕەحمان کاندیدی ژمارە 7 لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووک. ئەمڕۆ کەرنەڤاڵێکی گەورە سازەکرێ لە ناو شار لە گەڕێکی شۆرجە بە ئامادەبوونی هەموو بەرپرسانی حکومی و حزبی و هەموو کاندیدەکانش ئامادا بن و خەڵکێکی زۆری ئەو ناوچەیە و شاری کەرکووک بەگشتی ئامادا بن. لە ڕابردووش 4 کەرنەڤاڵی تری هاوشێوەی ئەوە لە قەزا و ناحیەکان ئەنجام درا بە سەرپەرشتی جەنابی بەڕێز کاک ئاسۆ مامەند سەرپەرشتیاری مەکتەب سیاسی کەرکووک سلاحەدین. من لە ڕابردوو ئەفسەر بووم لە هێزە ئەمنیەکانی شاری کەرکووک بۆ ماوەی 28 ساڵ خزمەتی سەربازیم هەیە، ئەمنیم هەیە عەفوان، و لەم مەرحەلەشە خۆم کاندید کردووە بۆ ئەوەی بتوانم بە شێوەیەکی تر لە پەرلەمانی عێراق بتوانم خزمەت بە گەل و نیشتیمان و شارەکەم بکەم. و لە ڕابردووشە بۆ ماوەی 6 ساڵ بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتنی کەرکووک بووم. ئەو 6 ساڵە خزمەتێکی زۆرم بە شارە وەلەو ئەمە منەت نییە، واجبێک بۆ، بەڵام سوپاس بەخوا توانیمان خۆشەویستی خەڵک بەدەست بێنین. سوپاس بەخوا توانیمان کە لە ناو شاری کەرکووکە کارێک و ئەرکێکمان هەبێ بتوانین کە لە دوای ڕووداوە نەخوازراوەکانی 16 ئۆکتۆبەر یەکێک بین لەو فەرماندەسەر ئەمنیانی کەوا لە شاری کەرکووک بتوانین سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزین. زۆر سپاس. فەرموو. بەڵێ کاک مازن دەست چاو خۆش بێت. بابەتە سەرەکیەکەی ئێمە تایتڵی یاخود با بڵین تەوەرەکەمان باز لە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لە پاراستنی ئارامی لە کەرکووکدا. لە سەردەمی ڕاوەنشاد سەرۆک مام جەلال و تاوەکو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ڕێبازەکەی سەرۆک مام جەلالمان کردوویش لە پاراستنی ئارامی لە کەرکووکدا. وەک دەزانی چەندین کەمەنەتەوایەتی و چەندین ئاین و مەسەب لە کەرکووکدا هەیە، ئەمە پێویستی بە ئارامێکی زۆر هەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند توانێتی تاوەکو ئێستا ئارامی لە شاری کەرکووکدا بپارێزێت؟ زۆر سپاس. بۆ خۆتان نەزانن ئێمە لە دوای پرۆسەی ئازادی و لە 2023 لەسەر بڕیاری ڕەوانشاد مام جەلال کۆمەڵە زۆر لە ئەفسەر و پۆلیسان کە لە شاری کەرکووک کە بە بڕیاری جەنابیان لەو سەردەما هەم گواسرانەوە هەم دامەزران. ئەوە وای کرد کە پێشمەرگە ئاسا چۆن لە شاخەکان لە چیاکان ئەفەن پێشمەرگایەتیان نەکرد و ئەیانتوانی کەوا دەورێک ببێنن بۆ ئەوەی دوژمن نتوانێت زەفەر بە کوردستان بێنێ. ئێستاش ئەم هەموو ئەفسەر و کارمەندیکەوە لەسەر بڕیاری جەنابیان لە دوای پرۆسی ئازادی گواسران و ئەو دامەزران توانیمان سوپاس بەخوا ئێمە یەکێک بووین لەو ئەفسەرانی کەوە هەر لە دوای پرۆسی ئازادی بتوانین دەورێکی زۆر باش ببینین. ئەوە لەسەر ڕێنمایی و ئەوە بوو کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەموو شێرە کوڕا یان ئەو هەموو کوڕە ئازایی لەم شارە لە هەموو ڕووداوەکانە توانی ئاسایش و ئەمنی ئەم شارە بپارێزیە. من خۆم یەکێک بووم لەو ئەفسەرانە ساناخان لە خۆتان نەزانن واسی کەرکووک بە چه ئارا
بە چه ینی ژیانێکە تێپەڕی لە ماوەی ئەم 22 ساڵەیە هەر بە تەقینەوە و هەم بە هەموو ڕوودا و نەخوازراوەکانی کەوا ڕوویدا سوپاس بخوا لەسەر باشە ئەوەی کە ئێمە کوڕی ئەو حزبین کوڕی یەکێتی نیشتیمانی کوردستانین توانیمان هەموو دەورێک ببینین بۆ ئاسایش و ئارامی ئەم شارە. بەڵێ کاک مازن وەک ئاشکرایە بەردەوام کەرکووشەکان یەکێتیان خۆشویستووە بەردەوام متمانیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە ئەو متمانە و خۆشەویستەی کەرکووچیەکان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە چێوە سەرچاوی گرتووە؟ سەرچاوەکەی ئەوەیە کاک ئاکام ئێمە ماڵ نییە لەم کەرکووکە شەهیدی نەبێ شەهیدی لەم ڕێبازەی ڕەوانشاد مامزرال نەبێ شەهیدی لە یەکێتی نیشتیمانی کوردستان نییە من خۆم یەکێکم لەوەکەوە برایەکم شەهید بۆ لەم شارە تازە کەرکووک و یەکێتی قەت جا ناکرێنەوە ینی دوو ڕوحن لە یەک جەستەیە ئێمە بەو شێوەیە کەرکووک یعنی یەکێتیانی کەرکووک ئێمە چەندێ ئەم ساڵانی ڕابردوو ڕووداوی نەخوازراوش ئەگەر باسیکەین بەسەر حیزبەکەمان و بەسەر هەنێ ڕوودا و کە ڕوویدا هەر ئەوە یەکێتی لە کەرکووک بوو کەوا یەکێتی بە یەک چەپکە گوڵەکەی مامزار هێشتەوە و وەکو خۆی هەموو میلەت هەموو هاوڵاتی ئەم شارە هەر داوای نەکرد یەکێتی و یەکێتی لە یەکێتی زیاتر کەس ناتوانێت ئەم شارە هەم لە ڕووی حزبیەوە هەم لە ڕووی ئیداریەوە باشە لە ڕووی ئیداریەوە باس لێوە کرد کاک مازن بەڵێ لە دوای 2024ەوە بەڵێ لە ڕووی ئیداریەوە باس لێوە کرد من بوونی کوردێک لە پارێزگاری کەرکووک بەڵێ بوونی کوردێک لە پارێزگاری کەرکووکە کە چەندین کاری باشی بۆ کەرکووک کردو و بینی ومانە ڕۆژانە دەبینینە و کارانەی کە بۆ کەرکووک دەکرێت جیاوازە لە ساڵەکانی ڕابردوو ئەمە دەرخەری سیاسەتی ژیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە لە کەرکووک و هەروەها با بڵین سلمێنەری ئەوە بێت کە ئارامێکی تاو لە کەرکووکدا هەیە. بێگومان ساناخان ئێمە کەرکووک ئەگەر جەنابەت بێ تۆزێک گوزەر بکەی لە ماوەی یەک کاتژمێرە بەم شارەیە ئەبینی ئەو کەرکووکە نییە کەەوە هەم لە پێش 16 ئۆکتۆبەر کە ئیدارێکی زۆر غەڵەت بەڕێوەبرا هەم لە دوای 16 ئۆکتۆبەر ماوەی 7 ساڵ کە خەڵکانێک ئەم شاریان بەڕێوە برد خاستن گەڕەکە کوردنشینەکان یان باسی گشتی بکەین نەیانتوانی ئیدارەیەکی باش بەڵام ئێستا لەسەر لە سایە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک پاڤڵ کە توانیتی ئەو ئیدارەی پارێزگاری کەرکووک وەربگرێتەوە بیدات بە کوردێک کوردەکەش ناوی ڕێبوارتەهایە ئێمە بالێ بیرمان نەچێ ساناخان ئێستا هەموو هاوڵاتیەکی کورد حتا بەو غێر هاوڵاتیانی کەوا سەر بە ئینتیمای یەکێتی نیشتیمانی کوردستانن کە گویان لە ناوی ڕێبوارە بێ هەمووی ئارامە بێتەوە بۆی بزانین ئەوە شتێکە لە دەروونمانایە ئێمە میلەتێکین چەندین ساڵ لەم شارە زوڵممان لێکرا بەڵام ئەوە یەکێتی بتوانی بە سیاسەتە حەکیمانەکەی خۆی بتوانێ ئەم پارێزگارە وەربگرێتەوە ئەم پارێزگارەش شەو ڕۆژی خستۆتە سەر یەک بۆی بتوانێ خزمەتگوزاری بۆ هەموو کوچە و کۆڵانێک بۆ هەموو هاوڵاتێک بەرێ ئێستا بڕۆ ئەو کەرکووکە نییەکەوە پێش 2 ساڵەمە پێش کە ئەتانبینی یان گوزەتان نەکرد بەرەو شوێنێکی ترە ڕۆژدن دڵنیا بن ئەو کەرکووکە نییەکەوە جارێک برن احتیمالی ئەوە هەیە برن بوا گۆڕاوە بەڕاستی ئیدارەدانی بە گەنجێکی وە کاگڕێبوارتەها ئەمە ئەسەرمێنێکەوە لە ماوەی 1 ساڵە بزانە چ شەقامێکی دروست کردووە چ شەقامێکی پانتاییەکانی زیادی کردووە چ کوچە و کۆڵانێک سەب و خزمەتگوزاری و کارەبا و بۆ ئێستا بۆ نمونە لە هەردوو مەدخەلی شار لە ڕووی لە هەولێرەوە بۆ کەرکووک لە سلێمانە بۆ کەرکووک بزانە چ سەوزایەک دروست دەکرێت ئەگەر ئیشاءالله خوا گەورە تەمەن بدا لە ماوەی ساڵێکی تر ئەوە هەرگیز ئەگەر جەنابەت سەردانێکی ئەم شارە بکەی باشە کاک مازن شارەکانی هەرێمی کوردستانە من ئەپرسم لە سای ئیدارەدانی ئێستای شاری کەرکووک هاوڵاتیان ئیدارەیەکی زۆر باشە و خزمەتی خەڵک باشە
کاک مازن لە سای ئەم ئیدارەی ئێستا شاری کەرکووک هاوڵاتیەکان بەسەر جەمپێکاتەکانەوە ئاشتی و ئارامی بەرقەرارە لە شاری کەرکووک ئەمە تا چەند گرنگی ئەوێ بۆ ئەوی کە لیستی 222 بۆ داهاتوو پلانی زیاتر و تۆکمەتری هەبێ بۆ شاری کەرکووک بەسەر جەم سێکتەرەکانەوە. ئێمە با حقەتێک هەیە بڵین بەڵێ تەبەن جەنابی کاگڕێبوارتەها ئێستا پارێزگاری کووردە پارێزگاری هەموو کەرکووکە لەم شارە بەڵام ئەبێ ئێمە وەکو هاوڵاتی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان وەکو خەڵکی ئەم شارە ئەبێ پاڵپشتێکی زۆر تەواو بوو بۆ چونکە ئەگەر هات و ئێمە پاڵپشتێکی تەواو بووین کاگڕێبوار ئەتوانێ جەنابی کاگڕێبوار ئەتوانێ لە هەموو سیکتەرەکانی کەوا لەم شارە هەیە بتوانێ خزمەت بکە بۆەوەی دڵنیا بن کاکاکە من ئەمە بۆ مێژۆڵم ئەگەر هات و پشت بەخوای گەورە ئەم ئیدارەدانەمان بۆ ساڵێکی تر بۆ 2 ساڵی تر بەم شێوەی ئێستا بڕوە دڵنیا بن پارێزگاری کورد هەر بەدەست کاگڕێبوار و ئەمساری کاگڕێبوار منتەوە بەڕاستی خەڵکی کەرکووک خەڵکێکی زۆر سادەیە کاکاکەم بەبیرم دێ لە زمانی پێش 16 ئۆکتۆبەر بۆ ماوەی چەند ساڵێک جەنابی کاک دکتۆر نەجمەدین کە پارێزگاری کەرکووک بوو خەڵک زۆر ئارام بوو بەڵام دواتر وەسعەکە بە ئاراستی تر ڕۆشت بەڵام من دڵنیام لە جەنابی کاگڕێبوار کە ئەم ئیدارەدانە بەرەو باشترە بە بۆی بتوانێت هەموو نەتەوەکان هەموو ئاین مەزهەبەکان بتوانێت ینی زۆر ڕازی بێ لە ئیدارەدانی من نمونەیەکی بچووشت بۆ دێنمەوە ڕۆژێک لە یەکێک لە شوێنە گشتەکان دانیشتووی خۆ دەزانی کەرکووک کاکەکەم فرنەتەوەیە ئێمە کە لە شوێنە دانیشتین دوو برادری عەرەب و دوو برادری تورکمان و هەمومان ئێستا گرفتێکی هونەری هەیە دواتر ئەگەڕێینەوە لات سانە وەک ئاشکرایە لەو کاتەوەی کە پۆستی پارێزگاری کەرکووک دراوەتە یەکێتی نیشتیمانی کوردستان کاگڕێبوار ئاشتی و ئارامی یاخود ئاسایشی کەرکووک بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاری بەسەر هاتووە تەنانەت هاوڵاتیان بە سەرجەم پێکاتە جیاوازەکانەوە ڕازین خۆشحاڵن بەوەی کە دۆخی شاری کەرکووک تەنانەت دەوروبەری شاری کەرکووکیش لە سای ئەم ئیدارەی یاسای پارێزگای کەرکووک ئارامە بەڵێ بەڵێمە جگەلەوەی کە لەلایەنی ئەمنی و ئاسایی شوکو ئاکام ئاماژەی پێدا پارێزراوە لە شاری کەرکووکدا و دانیشتوانی کەرکووکیەکان و هەروە کەمەنەتەوەیەکانی دیکەش لەوەی هەز بە ئارامی دەکەن ئەمە جگەلەوە چەندین کار و پرۆژەی گرنگی بۆ شاری کەرکووک کردووە سەرجەم ناوچەکانی تری کردووە. بەڵێ جا کاک مازن ببوورە ویستت شتێکمان بۆ باسکەیت فەرموو بەردەوام بە بەڵێ 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 زۆر سپاس داوای لێبوو نەکەم خەرێت بوو کاکە من نمونێکی زیندوو کە لەم ڕۆژانەی ڕابردووە لە شوێنێکی گشتی دانیشتو بووین چەند برادەرێکیم لە هەموو نەتەوەکان جۆ لێمە بەڵێ بەڵێ گوێمان فەرموو گوێمان لێتە کاک مازن گوێت لێ ئێمەیە بەڵێ وا دیارە گرفتە هونەریەکە بەردەوامە دواترە گەڕینەوە لای کاک مازن سانە تۆ باس لەوە کرد چەندین پرۆژەی جیاواز لە سەرجەم سێکتەرەکان لە شاری کەرکووک و دەوروبەری شاری کەرکووک هەلە پرۆسەخوێندن هەلا پاکردنەوەی شارەکە ئەمە سەوزکردنی شارەکە لە چەند ڕۆژی ڕابردوو دابینیمان کە چەندین خوێندنگە و بەردی بناغی خوێندنگەی نوێکەواتە ئەمە گرنگیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕابەتەبەت پارێزگاری کەرکووکە بە پرۆسی خوێندن باوەدانی شارەکە بە پاک و خاوێنی شارەکە بە شەقامەکان و گرفتەکانی هاتوچۆ لەو شارە ئەمە وای کەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان جێگەی متمانی خەڵک بێ لەو شارەدا بەڵێ سانە وەک دەڵێن وەک کەرکوچیەکان بە سەرجەم پێکاتەکانەوە باز لەوە ئەکەن کە ئەو ساڵی کە کاگڕێبوار پۆستی پارێزگاری کەرکوچی وەرگرتووە بەراورد بە 7 ساڵی ڕابردوو چەندین پرۆژەی گرنگ لە سەرجەم سێکتەرەکان لە شاری کەرکووک ئەنجام درراوە بەڵێ ئەچینەوە لای کاک مازن ببەخشە گرفتێکی هونەریمان هەبوو فەرموو بابەتەکە تاوکە زۆر سپاس کاکەم خوا بمان بەخشێ بابەتی من باسم زۆر تاکی دەکەمەوە لەسەر
زۆر تاکی دەکەم و لەسەر ئەو نمونە زیندوییکەوە لە ماوەی ڕابردوویەکی زۆر نزیکین بۆ ماوەی 10 ڕۆژ لەمەوە پێش لە شوێنێکی گشتی دانیشتو بووین خۆتە زانی کەرکووک هەمە ڕەنگە هەمە ئاینە هەمە نەتەوەیە کە دانیشین ئێمە دایم ئەگەر جەنابەت بێتە ناو گفتوگۆکەمانەوە ئەوەندە زمانەکان نەگۆڕین بە تورکمانی و عەرەبی و بە کوردی جەنابەت پێم وانییە هیچ حاڵی بیلێمان بەڵێ چونکە لە هەر شوێنەتەوەکەی تایە اینجا باسی ئیدارەدانی شاری کەرکووکمان کرد لە لایەن جەنابی کاگڕێبوار تەهاوە بەڕاستی ینی هەر شوێنەتەوەکە کە بە خۆشمەوە کە کوردم زۆر متتەفق بووین لەسەر ئەوەیەوە کە ئەم ئیدارەدانە ئیدارێکی زۆر باشە ئەگەر بێت و بەو شێوەیە بەردەوام بێ ئەم برادران ئەمە ڕێی برادرانی بەرامبەر بوو وتیان ئەگەر بێت و ئەم ئیدارەدانە بەردەوام بێ بەڕاستی ئێمە بۆ نەک بۆ 4 ساڵی تر بۆ 8 ساڵی تر یان بۆ هەر چەند ساڵێک تر بێت و ئەگەر لەسەر اختیاری ئێمە بێ ئێمە دەنگ بە جەنابی کاگڕێبوار تەها دەین بۆی بتوانێت وەک گەنجێک وەک کوردێک لەم شارە بەردەوام بێن لە ئیدارەدانی ئەم شارە بەڵمانە ئەم گفتوگوانی ئێمە زۆر دڵخۆشکردن کە هاوڵاتیەک لە نەتەوەی عەرەب یان تورکمان یان کریستیانەکان بەو شێوەیە ڕازی بێ لە ئەدای جەنابی کاگڕێبوار ئێمە کەرکووک کاکە ئەکەم گیان خۆتە زانی چەنە هەین ساڵە زۆر ئێمە بوون منە هەموو هاوڵاتی کەرکووک کە مناسبەیەک بوو وایە یان بیویستایە گەشتێ بکە هاتن بۆ سلێمانی و کەرکووک هەولێر عەفوان لەبەرەوەی خەڵکی کەرکووک هیچ پارکی گشتی نەبوو لە ڕابردوو جادە شەقامەکان زۆر خراپ بوون باشە هیچ خزمەت گوزارێک لەم شار نەبوو بەس دڵنیاتان ئەەکەم و ئینشاءڵڵا لە داهاتوویەکە نزیکە باشە بەڵێ کاک مازن سەرۆک مامجەلال بەردەوام گرنگی بە مەسەلەی کەرکووکاوە ئەو گرنگی دانی سەرۆک مامجەلال وای نەکردووە کە پێکاتەکانی تریش متمانیان بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکانیە بێ لە شاری کەرکووک بێگومان کاکاکەم ئێمە ڕەوانشاد مامجەلال کە زۆر احتیمامێکی جددی و کە بەم نەتەوانی کەرکووکدا کە هاتە کەرکووک یادی بەخێر کاکەم خۆ دەزانی ئێمە ئەفسەر بووین پاراستنی ئەو شوێنانەمان لەسەر بووکەوە ئەفۆن کە ئەچوو بۆ کە هات بۆ جەنابی ئاهات بۆ کەرکووک ئێمە ئەوەندە خەڵکەیەکەوە لە نەتەوەکانی تر ئەمان بینی لە پێشوازی و لە گەرم و گوڕی بەخێراتنی ڕەوانشاد جەنابی مامجەلال بەڕاستی ئەو نەکوردی لا نەبوو چکە خۆتە زانی ئەو دایمە ئەو ئامانجەی هەبوو کەوا ئامانجی پێکەوە ژیان لەم شارە ئامانجی پێکەوە ژیان لەم شارە گرنگێکی زۆر هەبوو لای جەنابی مامجەلال بۆیە ئێمەش ئێستا جەنابی سەرۆک باڤڵ و ئێمەش وەکو کاندیدێک هەمان ڕێچکەمان دەست خۆتە زانی ئێمە مبن لە دەستگایەکی ئەمنی کارمە کرد ئەوەی ئەوانی ئەو بڕیارانەی کە هات بۆ کەرکووک یان ئەو ئەرکانی کە جێبەجێ ئەکرا ئێمە ڕێز و خۆشەویستیی زۆرمان دەرەبڕی بۆ هەموو نەوتەوەکان یان ئەرکێکمان پێ بسواردایە کە بەرەو شوێنێکەوە لە نەتەوەیەکی جیاواز بواە ئێمە یەکسەر ئەو ڕێنمایی و ئەوانی کەوا جەنابی ڕەوانشاد مامجەلال بە ئێمەوت ئەوانەمان جێبەجێ کرد بۆیە لەسەر ڕێبازەکەی جەنابی مامجەلال بەو شێوەیە ئیشمانە کرد بەڵێ کاک مازن باسمان لێوە کرد و ڕۆژانەش دەبینی کە چەندین باش کاری باش بۆ کەرکووک دەگرێت و خۆشبەختانە ئارامێکی زۆر باش لە شاری کەرکووکدا هەیە ئەگەر بەڕێستا بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پلانتان چیە پرۆگرامتان چیە باسێکمانە بووکو هەروواجارێکی دیکە ناوی خۆت و هەروە ژمارەی خۆت و ژمارەی لیستەکەشت بڵێ بۆ ئەوەی بینەرانیش ئاشنا بن بە بەڕێزت. سانەخە زۆر سپاس ئەو شتان بۆ باسەکەم بەس پێویستم بە کاتە بۆ ماوەی دوسێ دقەیەک دوای ئەمە چونکە بابەتێک هەیە زۆر گرنگە پێویستەکە پەیامێکم هەبێ بۆ زۆر بە کوتی بەڵام کاک مازن کاتی پرۆگرامان بەڕاستی کەمە بەڵێ فەرموو ئاخاگر پێت باش من سەرتا باسی ئەو پەیاماکەم چونکە بەڕاستی من زۆر بەگرنگێزانم
بەڕێز کاگاکەم و سانەکە من بابەتێک ئەفەن بابەتێک هەیە لە کەرکووک بۆ ماوەی سێ چوار ڕۆژە ڕووەدا ئەمەوێ لە کەناڵی بەڕێزی ئێوە هەموو هاوڵاتیانی شاری کەرکووک بیبینێ و بۆی هۆشیار بێ لەم بابەتە. ئێمە خۆتان زانین چونێت ناو پرۆسەی بانگەشی هەڵبژاردنەوە خەڵکیش زۆر دڵخۆشن کە ئەم پرۆسەیە دەستی پێ کردووە. شەوانە ئێواران لە ئێواران لە دوای کاتژمێر حوتەوە خەڵکێکی زۆر بە ئاپۆڕای ئۆتۆمبیلەکانێنەوە دێنە سەر شەقامەکان و خەڵکی دڵخۆشی خۆیان دەرەبڕن. بەڵام لێرە هەنێک خەڵکی زۆر تێکدەر کە تێکدەر مەقسەدم ئەو خەڵکانە نییەکەوە بە ئۆتۆمبیلەکانان دڵخۆشی خۆیان دەرەبڕن، بەڵام خەڵکانێک هەن بە دەمانچە بە کلاشکۆف لە شوێنە گشتەکان ئەکەونە تاقەکردن و ڕاکەن هەڵدێن. ئەمە کاری کردووە سەر بێزارکردنی خەڵک، ینی خەڵکی بێزار کردووە. من تکایەکەم لە هەموو گەنجانی شاری کەرکووک، گەنجە خوێنگەرمەکانی شاری کەرکووک و هەموو خانەوادە بەڕێزەکان هەیە، من وەک هەم کاندیدێک هەم وەک شارەزا لە بواری ئەمنی داوایان لێ یەکەم هێمنی شار بپارێزن، چونکە ئەم دڵخۆشیە با هەڵگرین بۆ سەرکۆتنی لیستەکەی خۆمان یانزە ئینشاءڵڵا بە دەنگێکی زۆر هەمومان نەچینە، بەس ئەگەر ڕوخسەتم دێتە ئەگەر ڕوخسەتم دێتە و پەیامێکشم هەیە بۆ هێزە ئەمنیەکان کەوا لەم شارەیە ئەرک ئەگوزارێنن. من ئەمەوێ بەڵێ زۆر کەم ماوە پەیامێکم بۆ هەموو برایانم لە پۆلیسی کەرکووک هەیە، هەر کاتێک کە ئاپۆڕای ئەو خەڵکە دڵخۆشکارانێکەوە لە ناو شارە گوزەرەکەن تکاتان لێکەم ڕێز و خۆشەویستیان بۆ دەربڕن، احترامیان بگرن بۆی هیچ کارێکی نەخوازاو بنەدا، چونکە بەڕاستی خەڵکانێک هەیە ئێستا ئەیانەوێ ئەم بارە خۆشگوزەرانی کەوا لە شاری کەرکووک، ئەم بارە ئاسایش و ئەمنی کەوا لە شاری کەرکووک ئەگوزارێ تێکی دەن بەرەو ئاراستەیەکی تر بڕوە، چونکە بەڕاستی ئێمە بە خۆمان ئەم ئیدارەیە لە هیچ کەسێک قبوڵ ناکە کە وەزئی کەرکووک بە ئاراستەیەکی تر برن، چونکە هەمومان هەموو تاکێکی ئەم کەرکووکە وەک هێزە ئەمنیەکان پارێزەری ئەم شارا بێ. بەڵێ بەڕێز مازن غەریب کاندیدی ژمارە حوتی لیستی 222 یەکێتی لە بازنەی کەرکووک، سوپاس ڕاستەخۆ لە شاری کەرکووک لەگەڵمان بوون، سەرکەوتوو بن.